دەزگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری دەیەمین پێشانگای کتێبی خۆی لە شاری هەولێر کردەوە. پێشانگاکە بە بەشداری زیاتر لە 20 کتێبخانە و ناوەندی چاپ و بڵاوکردنەوە و یاری فکری و کاری دەستی بەڕێوە دەچێت. ئێستا ئێمە لە نێو دێمین پێشانگای نووسینگەی دەزگای نووری حیکمە لە شاری هەولێر، ئەوە دێمین پێشانگایە کە نووسینگەی دەزگا لە شاری هەولێر دەیکاتەوە. سوپاس بۆ خی گەورە کە ئێستا یەکەمین ڕۆژە دەبینین گەرم و گوڕەکی زۆر لە کاتژمێرە سەرەتاییەکانی پێشانگا هەیە. ئەوە جێگای دڵخۆشیە کە خوێندەران تامەزۆی کتێب خوێندنەوەن. پێشانگاکە جیاواز لە پێشانگاکانی تر بەڕاستی بەرهەمەکانی هەموو بەرهەمی دانسخان بەرهەمی ئامازدارن وە کۆمەڵێک نزیکەی 20 ناوەند و دەستگای چاپ و بڵاوکردنەوە کتێبەکان لێرن بە زمانەکانی کوردی و عەرەبی، وەروەها داشکانی زۆر بەرچاو لە بۆ خوێندەران کرایە. پێشانگاکە ماوەی 9 ڕۆژ دەخانیتن، لەو ڕۆکەهینی بوو 23 مانگی یەک دەستمان پێکرد تاوەکو ڕۆژی شەمە کە 31 یەکە پێشانگاکە بەردەوام دەبی. خانەوادەکان بە گەورە و بچووکەوە سەردانی پێشانگاکە دەکەن و با پێویستێکی گرنگی ڕۆژگاری دەبین و بە هەلێکیشی دەزانن، بە تایبەت کە پێشانگاکە داشکانی لە سەدا 30 و زیاتری بۆ بەرهەمەکانی کردووە. ئەو پێشانگانە لە کۆمەلگایمە زۆر زەرورە بە تایبەتی، یعنی ئێستاکە خەڵکێک هەیە زیاتر نەک هەر خەڵکەکەی زۆر بێ خەڵکیمە ئێستاکە مەشغوڵە بە وەکو دەرێ مۆبایل و ئەو ئایپاد و سەدان شتیتکە وەکو ئەلعاب و شتیوە. ئەوجە بەڕاستی یعنی نەوعی ئەو جۆرە پێشانگایانە زۆر گرنگە بەڕاستی لە کۆمەلگایدا هەبی. یعنی و ئەوە چشم کرد ڕاستی کتابەکانیشی باشە، چاو پێداخشاندنەکی سەریع بوو، شتا بەتاوی تەماشام نەکردیا، بەڵام بە شێوەیەکی گشتی زۆر باشە. یعنی الحەمدوللا نەشاتێکی زۆر باشە. بەڕاستی پێشانگاکە نمونەیە، یعنی نمونەیەکی زۆر سەرکەوتووە. بەڕاستی یعنی خەونی دایک و باوکان بوو کەچی لەو سەردەم و لەو زروفە و لە زروفی سەردەمەکی زۆر خراپ دەژین، کەچی ئەگەر لە شارەکەمان دوو دەستگای ئەوها هەبیتن بڕوا بکە مندارەکانمان گومڕە سەر لێ شێوە و نابن. یعنی ئەوە ئاواتی من بوو مندارەکانم فێری علم بن، بڕوا بکە لە چەند جێگان لە چەند دەستگایان گەڕایمە کە مندارەکانم لەبەر حفز دانێم، کەچی هینام دەستگای نووری حیکمە لەوێندرێ ئاواتەکەی من هاتەدی. بەڕاستی ئەمن دوو مندارم لێرەیە، کاک عەلی و کاک محەممەد. لەو کاتەوەی کە ئەوانم هینایەتە ئێرە مندارەکانم زۆر گۆڕاینە، زۆر هەتا سەیەسخانم دەستخۆشیان لێ دەکەم. لەسەر کتێبەکان کتێبی تەفسیری پێغەمبەر یان تەفسیری قورئان و ژیاننامەی پێغەمبەر و لەگەڵ سەحابەکانی ئەوانە کەیفم پێدێ و نرخەکانی زۆر گونجاون. ئێستا تەفسیرێکم کڕی بە خۆی بە 10,000 بوو، گوتیان بە 5 ببە. ینی داشکانی زۆر باش دەکەن، ینی بەڵێ 150 داشکاندنیەیە، هەندێکیشیان 175 دەکەن. پێشانگای کتێبی دەزگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری زیاد لە 2000 ناونیشانی کتێب لە خۆ دەگرێت و 9 ڕۆژیش دەخایەنێت. ڕۆژانە لە کات ژمێر 2 دوای نیوەڕۆ تاوەکو 9 شەو بەڕووی هاوڵاتیان و سەردانی کاراندا کراوە دەبێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.